بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەم کاتتان باش بەڕێزان خۆشەویستان بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک. ئێمە بەردەوام دەبین لە باسکردنی کەم و کوڕیەکانی ئەم دەسەڵاتە، بەردەوام لە باسکردنی ئەو نەعەدالەتی کە هەیە، بەردەوام دەبین لە باسکردنی ئەو هەموو گلەیەی کە خەڵک هەیەی لەم دەسەڵاتە. چونکە ئێمە وەکو کورد لە باشووری کوردستان یا با بڵێن لە کوردستانی عێراق خەونمان بەوە دەبینی کە ئێمە وەکو کورد ڕۆژێ لە ڕۆژان حکومی خۆمان بکەین. بەڵام خەونمان بەوە نەدەبینی ڕۆژێ لە ڕۆژان حکومی خۆمان بکەین بەو شێوەیە کە ئێستا هەیە. یعنی بەڕاستی کەس ئاواتی بەم ڕۆژە نەخواستووە، کەس خۆزگەی بەم ڕۆژە نەخواستووەکووە، کەسیش چاوەڕوانی ئەم ڕۆژەی نەدەکرد. چونکە لە حەقەتدا بە درێژایی مێژوو لەم پارچەیە هەرێمی کوردستان بە تایبەتی و لە تەواوی پارچەکانی تری کوردستان مافی کورد پێشێل کراوە و کورد حەقی خوراوە و کورد زوڵمی لێ کراوە. بەڵام لەبەر ئەوەی کە بەدەستی کورد نەبووە، ئەگەر چی بەداخەوە زۆری شەڕ ڕوویداوە لە بینی کورد و کورد، ئەگەر بگەڕێنەوە لە بۆ مێژوویەکی دوور و نزیک دەبینین بەڕاستی کورد بەدەستی کورد کوژراوە، کورد بەدەستی کورد دەربەدەر بووە. بەڵام لە دنیای ئەمڕۆدا زۆر بەڕاستی ناخۆشترە، یعنی لەو دنیای ئێستای پێشکەوتنی تەکنۆلۆژیا و لەو دنیایی کە ئێستا کە هەر شتێ لە هەر شوێنێک بکەی یەکسەر هەموو خەڵک دەیزانێ، ئەگەر جاران عیبەیەک بوو بێت لە شوێنێک لە ناو دۆڵێک لە گوندێک لە شوێنێک کوردێکی ئازیێت بدابایە، لەوانەیە ئەو خەبەرە بە شێوەیەکی جۆرا و جۆر دەگەیشتە خەڵک. بەڵام ئێستا هەمووی لە بەرچاوانە. ئێستا هەر یەک لەو دەسەڵاتدارانە کە قسەیەک دەکا ناحەقە، کە حرەکەیەک دەکا وانە جوان نییە، ڕاز نییە و کە غەدرێک دەکرێت لەو میلەتە، بەڕاستی هەموو خەڵک دەیزانێ. جاران زیاب بوو، ئێستا جیایە. یعنی بۆیە بەڕاستی خەڵک قەت ئاواتی بەم ڕۆژە نەدەخواست کە کورد دەسەڵات بگرێتە دەست ئابە بەو شێوەیە حکوم بکە. آخر معقول نییە تۆ لە هەرێمێکی دەوڵەمەندی پارەداری سەرمایەدار ئاوا بەو شێوەیە ملەتی خۆت بچەوسێنیەوە، ئاوا بەو شێوەیە گوێ نەدەی بە داخوازیەکانی خەڵک، بە گلەیی خەڵک، بە خەمی خەڵک، بە ژیانی خەڵک. آخر چۆن دەبێت لە عێراقێکی ئاوا دەوڵەمەند و لە هەرێمێکی ئاوا دەوڵەمەند، یعنی خەڵکێکی زۆر ئێستا لە هەرێمی کوردستان تەنها موچەی مانجی 4یان وەرگرتووە، مانجی 5 و 6 تا ئێستا وەرنەگرتووە. خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان ئەوە ئێستا ئێمە لە مانجی 7ین، بەڵام تا ئێستا کە موچەی مانجی 6 وەرنەگیراوە. هۆکارەکە چییە؟ چێ بەرپرسە؟ چێ هۆکارە؟ ئێمە لە هەرێمی کوردستانین، ڕوومان دەکەینە بەرپرسان و دەسەڵاتدارانی ئەم هەرێمە، دەڵێن بۆ خەڵکی ڕوونکەنەوە باسی بکەن ئاخۆ زەحمەت نەبێ. ئەم خەلەلە لەکوێیە؟ بۆچی چارەسەر نابێ؟ ئایا کەم و کوڕێکە لە هەرێمی کوردستانە و لێرەوە ناتوانن بە شێوەیەکی تەندروست لیستی ناو ئەو بابەتانە پێشکەش بە حکوومەتی عێراق بکەن، حکوومەتی بەغدا بکەن؟ یان ئەوە حکوومەتی عێراقیە بەڕاستی مماتەڵە دەکا و یاری دەکا؟ کاک یوسف لە هەولێر، سڵاوی خوات لەبێ، ئەم کاتت باش. کاتت باش بە قوربان، زۆر سپاس. والله بەڕێزم ئەوەی ڕاستی ئێستا حاجەن مادەم سەرپاتی چی مەسعود بارزانیە، مەسعود بارزانی بەرپرسە لەو مۆزاییک ئەوەسە بە خۆی بەلەبەغدا ئەگەر بتوانین چارەسەر بکاتین کێشەکان ئەوە باشە، ئەگەر نەتوانین چارەسەر بکاتن ئەوە ینی بەدون بکەیت لە بکاتە هەزار میشی بەس بواغی لەو وەضعانە هەموو ئەوە بەرپرسە لە ڕیکاندۆمی ناگۆڕی و ڕابووی سەربەخۆی ناگۆڕی و هەرچەند باشبی و خراپبووی خەڵک عەزە مەو هاوڵێستەکانی بکاتنیە حەزی پێ نەکاتن. بەس نیمەوەی ئەو بەرپرسە لە ڕاگەیاندنی سەر ئابووری سەربەخۆ، ئەو بەرپرسە لە ڕاگەیاندنی سەربەخۆی ڕیفراند و مەوشتانە. ئێستا ئەو بەرپرسە هەر ئەوی شتە حیمایەتەوە لە کوردستان کەس نمایە کە سوڵتەی تەواوی دەست بیتن
ئەگەر پێویستە ئەو چارەسەر بکەوە لە ئەوەدایە ئەوژێدان ئەو چێشانە چارەسەر بکاتن و انتخاباتداری شتێکی بەدەست بێتن بۆی خەڵک دەنجدات ئەگەرنا خەڵک پێویستە دەنج نەداتێ و دەنگ بە کەسانی کەم دات. دەستەکانت خۆش کاک یوسف، زۆر سوپاس بە قوربان. بەڵێ کاک کاروان سڵاوی خوارد لێ بێم کاتت باش. سڵاوی خوا لێ مامۆستایان، سڵاوی خوا لە جەناب لە کارمەندەکانیش. سوپاس بۆ بەڕێزت. چێ بەرپرسە لەم دواکەوتنی موچەیە لەم بارودۆخەی کە لە هەرێمی کوردستان هەیە، هەر مانگە و بە جۆرێک بە شێوازێک باس بۆ خەڵک دەکەن لە بابەتی دواکەوتنی موچە، حکوومەتی عراقی شتێک دەڵێ و حکوومەتی هەرێمی کوردستان شتێکی تر؟ وڵای مامۆستا بەنسبەت ئەم دواکەوتی موچەیەوە لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە، چکار 32 ساڵە ئەوە بۆ 36 ساڵە چێ حکومڕانی شعبێکەکەن، شعبێکی دامایی فەقیر کە مساخیەوە نییە ئاوای بکرێت کە کارەبا هەر موچەش نییە. مامۆستا ئەنوەر وەکو ڕۆژنامە نووسێک تۆ خۆ لە نزیکەوە متابعی، نە کارەبا هەیە، نە ئاو هەیە، نە غاز هەیە، نە کەسابەت هەیە، نە ژیان هەیە، نە قەرەبووی ئەو دوکانە ئەو قەیسەریە سوتاوانەی بازاڕی هەولێر هەیە. ئەمانە کێ بەرپرسن؟ ئەمانە ئێمە ناتوانین دەستی تاوان بۆ بەغا درێژکەین ئەگەر ڕاستی دەوێت. چکە ئیچێ لە ناو خۆمانە حکومانەکە دوو دەسەڵاتەیەکیان پارتی و کشایەکێتیە. ئەمە لە حقیقەتە ئەمە ئاوایە، بەڵام بەشێکیشی مامۆستا ئەنوەر بەشێکی ئەکەوێتە سەر میلەت کە میلەتیش تاوانبارە بەرامبەر بەم کێشەیە کە ئێستا تووشی بووە. ئەگەر ئێمە مامۆستا ئەنوەرجان ئەگەر لە 2014ەوە حسابیکەی لە 2014ەوە بڵێ چی وەستاوە؟ پرێبەرزکردنەوە وەستاوە، معاشی مامۆستا و تعینی مامۆستا و تعینی فەرمانبەر هەمووی وەستاوە، ئیلا ئەوە نەبێت کە ئەوەی سەر بە حیزبن لە سلکی سەربازی دامەزراون بەواستە ژێر بەژێر. ئەمانە چێ بەرپرسن مامۆستا ئەنوەر؟ بەس یەک شت هەیە مامۆستا ئەنوەر ئەگەر ڕێگان پێدەی ئێمە پێویستە قسە بکەین. ئەم بەرنامانە پێویستە هەبێ لە بەرنامەی کەشە لە حەڵقەی کەشە بۆ جەنابتم بەیان کرد کە ئینسان پێویستە قسە بکە، چکار قسە نەکەی خراپترێتە پێشەوە. بەشێکی کەشی ئێمە مامۆستا ئەنوەر معلاسە معارەزەکانمان یەک نین، قووی هێزی معارەزەکانمان یەک نین. چەند پەرلەمانتارێک لە یەکگرتوو دکتۆر موسەنا ئەمین و کاکسۆران ئەمانە هەڵوێستی خۆیان هەبووە و حرەکەیان کردووە، بەڵام لەگەڵەوەشە میلەت بە تاقی تەنیا مامۆستا ئەنوەر، میلەت بە تاقی تەنیا ماوەتەوە، تاقی تەنیای میلەتەکە زۆر بێزارە، میلەتەکە پشتی تێکراوە، هیچ دەستێک نییە، هیچ کەسێک نییە لە حیزب معارەزەکان کۆیان کاتەوە و یەکدەنگیان خاو بۆ ئەم هەڵبژاردنە ئەگەر بکەیەوە و من گومانم هەیە کەم هەڵبژاردنە بکەێ مامۆستا ئەنوەر ئەم گومانم هەیە دیستی باش دەبێت ئینشاڵڵا. سوپاست دەکەم کاک کاروانجیان، دەستەکانت خۆش بێ. زۆر سوپاس زۆر سوپاس کاک محمود، سڵاوی خوارد لێ بێ لە دهۆکەوە ئەم کاتت باش. والله ما مستقر بحقيقتها أو التبادل أم هربت بدخلة الصوتية السياسية تموتينا بتأثر مباركة والشارستاني سربوزي. شێ بەرپرسە کاک محمود پێ دوایە کە بەغدایە یان هەرێم؟ بغداد يعني مثلا ديكي نادتوا يهاني أهم هذه المباركة دكتوا ولم نستخدم انتخابات كأبر نظام شيء الفرمان دكتوا يعني أنا ظلمة زورنا خوشة أم دكتوا أم ملتوا قربة دكتوا يعني والله قسم بخوا بعد دكان ظلم زند أم ملتنا شردوا ما مستكم. زۆر سپاس کاک محمود، زۆر سپاس بە قوربان. بۆچی ئێمە لە هەرێمی کوردستان لە دوای 33 ساڵ لە حکومڕانی 33 ساڵ تا ڕوخانی سەدام هەر چۆنێک بێ
کە باس لەوە دەکرێت هەرێمی کوردستان نەکرابەوە زیاتر بەڕووی دنیا و وڵاتانی دەرەوە و وڵاتانی دراوسێ و ئیقلیمی لە ڕووی ئابوووریەوە ینی باز لەوە دەکرێت کە ئابوووریەکی ئەوتۆی نەبوو نەوتی نەبوو باشە بەڵام لە دوای 2003 و لە دوای ڕوخانی ڕژەمەکەی سەدام یعنی هەرێمی کوردستان تەنها لە داهاتی ئەم عێراقا پارەیەکی خەیاڵی بۆ دەهات جگە لە ئەوەی کە 2000 دەست بە فرۆشتنی نەوت کرا و 2000 ئیدی ئەو سنوورانە زۆرشت بە حقیقەت یعنی پارەیەکی خەیاڵی دەهات ئەم عێراقا بەڵام نائەدالەتی و ناشەفافی و هەروەها گەندەڵی نەتواندرا بناغە و بنیاتی ئابوووریەکی چاک و تۆکمە دابڕێژرێ بۆیە لە هەر قەیرانێکە کە دەستی پێ بکە لە کورتترین ماوە مایەپوچ و ئیفلاس دەبین و ئەم هەرێمی کوردستانە ناتوانێت تەنها یەک هەفتەش دەستە پێی خۆی بوەستێ و ئەگەر دەواازە سنوورەکان دابخرێن لەبەر ئەوەی کە لە ماوەی ئەو 33 ساڵە شتێک نەکراوە بۆی کە ئێمە ئیکتیفای زاتی بکەین لە ئەو پێداویستیانەی کە هەیە لە هەرێمی کوردستان بۆیە لەگەڵ داخستنی یەک ڕۆژ یاخود هەفتەیەک لە سنوورەکان بەڕاستی ئەزمە دروست دەبێت لەناو ئەم هەرێمی کوردستانە بۆچی ئەم هەموو پارە هەیە هەبوو بۆچی ئێستاش لە هزار ئەم هەموو پارە هەیە بەڵام دەبینین ئێمە پرۆژەیەکمان نییە کە پرۆژەیەکی نیشتیمانی بێ کۆمپانیامان نییە کۆمپانیەکان کۆمپانیای هەرێم بێ و ئی حکوومەت بێ و ئی خەڵک بێ بەڵێ لەوانەیە زۆر شت هەیە بەڵام هەمووی ئی شخصیە هەمووی ئی تایبەتە هەمووی ئی بەرپرسانە هەمووی ئی کوڕی بەرپرسانە و خزمی بەرپرسانە و دەست و پێی بەرپرسانە لە حقیقەت یعنی دەبایە ئێستا ئێمە پێویستمان بە وڵاتان نەمێنێ لە پێداویستەکانی ناوخۆ بەڵام بەداخەوە دەبینین لە بێسەروبەری خۆمان و لە نەعەدالەتی ئەوە واقعەکەیە کە ئێستا مەتێداینە. کاک پۆڵا لە هەولێر فەرموو برا. سڵاوی خوا لە برای بەڕێز لە بینەرەکان لە هەموو کارمەندەکان سپاس دەکەم چاوت ماسەکەم. کاک پۆڵا جان ینی بابەتی موچە بۆتە بەڕاستی بەداخەوە لەوە گەورەتر کاکەنوەر بەڵێ جیان بۆ ئەمان لێ هات ئایا بەڕاستی ئێمە پێناسەی ملەتمان نییە ئێمە ملت نین ئێمە جاخۆ پرسیارە بە حقیقت ئێمە بۆ نا دەبێ ئەوە لەمە دووە باتەوەرەکان وابی یعنی کۆنەکە بەبا نەکەین باە کایە سوتاوەکە باسی کایە سوتاوەکە بکەین ئایا کورد بەڕاستی ملت نییە ئایا ئەو دەستورەی نووسیانەوە بەڕاستی دەستور بوون یان نوشتەی سیاسیە من خۆزگە وەکو ڕۆژنامە نووس کەناڵەکەتان بەڕێزت ئەوانی تر دەچونە لای سەرکردەکان دەیان دەگوتن دەستورەکەتان نەکوێت دەستور مقابلەی ئێمە ناکەن بەس مقابلەی خەڵکی عەرەب و خەڵکی بیانی و خەڵکی بەڵێ بەس بزانم ئەو نوشتە بوو کردیان نوشتەی سیاسیان نا بەس کاک پۆڵا بەڵێ ئەمە با تۆزێک واقعی بین بەڵێ من بۆ گلەی لە کورد لە تورک و لە عەرەب و لە فارس بگەم کاتێک ئێمە خۆمان خۆخۆرین ئەم چم گوتووە لە ناو دەستورەکە سوکایەتی بە تاک کورد کرا خۆمان داڕێژەری و دەستورە بوون خۆمان دەنگمان پێدا بزانە ئێستا بۆتە سەردەمی پاڕانەوە ئایا ملەتێک ئەنفال بکرێ فەتا هەفتایی هەڵ بپەڕێنرێ دوو لە ڕووی هەموو کوردێکی دڵسۆز دواتر بۆست بۆ پاڕانەوە ئێستا کورد لە دۆخی پاڕانە 10 ساڵە لە 2004 دەزانی دەیەوێ لە ڕووی وەرگەوە کاکەنوەر لە ڕووی وەرگەوە ببوورە دەنگت ناگە تەنها دەوێت بە هاوڵاتێکی عێراقی هەژمار بکرێ زانی هەوڵ و خەباتی کو مێژ و نووسان لە کوێن ئاخر شەرم ناکەنەوانەی دەستورتان نووسیوە خۆتان شاردۆتەوە دەتان گوت باشترین دەستورە ئەگەر بەڕاستی ئێوە ڕاستگۆن دەستورەکەتان لەکوێیە ئەگەر یاسا هێلێت ئێوە چەواشەکار بوون ئێوە ملەتێکتان چەواشە کرد مێژووی لە هەموو ملەتانی ناوچەکە جوانتر بوو ڕازاوەتر بوو تەنانەت خوای گەورە ئەو دەستفەتەی داما لە 2003 خوای گەورە لە سەتافەت بە ڕەهایی پێ دڵێم ئێمەی تاقی کردەوە گوتی ئەو ستەم و زوڵمەی لەسەر ئێوە بوو لامدا دەبزانم ئێوە چ پیاوێک ئێمە چ پیاوێکی سەرکردەکانمان کە لە شاخ بوون هاواریان دەکرد وا دەکەین وا دەکەن لە چێن ئێستا لە چێن بەس بزانم لە چمادەکی دەستور پاڕانەوە سەردانی پاڕانەوە هەیە سەردانی پاڕانەوە بە ئاو گۆڕی بیرروڕیان کرد هاو بیر بوون تاو توێیان کرد هیوادارین ئومێدەوارین داواکارین ئەو پاڕانەوەی
ئەو ئەگەر ملەتن ئەگەر خۆتان بە سیاسی دەزانن بەس ساسەسکردن بەس سەپارانەوە ئاخر ئێوە هەوڵ دەدەن شکۆی ملەتێک بشتێن شکۆی ملەتێک بشتێنن هەموو خەبات و قوربانیدانی لە پێناو سەرفرازی بوو دەتانەوێت بڵێن بیر و ڕایان گۆڕیەوە چنا بیر و ڕایتان گۆڕیەوە چه مامەڵەک دەکەن بیر و ڕای جێت لە منە بەڵێ ببوورە بەڵێ ئەگەر بین بگەڕێنەوە بۆ مێژوو مێژووی ڕوخانی ڕژێمی سەددام و مێژووی چیمیاباران و ئەنفالکردنی خەڵکی کوردستان زۆر لێک نزیکە چکە ئەگەر عملیەکە لە 1970 دەستی پێ کرد 1970 و ئیدی دوای ئەوەی کە لەگەڵ شەڕ ئێران عێراق وەستا بە هەمان شێوە دیسان هێرشی تکەی کرد بەڵام دەبینین ئەم مێژووە لە 1970 تاوەکو 91 ینی ئەو زوڵمەکە لەسەر ئێمە هەڵسا کە سەدام لێرە نما و ڕژێمەکەی لێرە نما و دەسەڵاتەکەی لێرە نما ماوەی چوار پێنج ساڵێکەوە نییە باشە بۆ ئەوانەی ئێمە بیر ناکەنەوە بڵێن کاکە سەدام بەو هەموو هێز و توانایی خۆی بەو هەموو جەیش و تۆپ و تەیارە و دەبابەی خۆی یعنی ئەو چۆن دەڵێ دێوەزمەیە لەسەر ئەم ملەتە نەما ڕۆیشت بۆ بیر ناکەنەوە بڵێن کاکە ئەو ئەگەر ئەو هەموو دەسەڵاتی هەبوو نەما خۆ ئێمە بە چارێکی ئەویش دەسەڵاتمان نییە بۆ وا دەکەن بۆ بیر ناکەنەوە لە خۆشکردنی ژیانی خەڵک بۆ ئیلا بیر لە ژیانی خۆیان دەکەنەوە دەست خۆش پرسیارەکە فەلسەفیە لە خۆبایی بوون کاگەنوەر تۆخیان لە خۆبایی بوون ئاگایی لە میلەت نەخوێندنەوەی مێژوو بێباچی لە هەموو کەس بێباچی لە خاک لە نیشتیمان و نەبوونی کەفایەتی دڵسۆز ببوورە نازانم دەنگم دەگایان دەنگت دەگا بڵێ نەبوونی کەفایەتی دڵسۆز پشتکردن لە خوا لە میلەت لە شەهیدان ڕاستگۆ نەبوون بێبات هەموو ئەوانە سیفەتن کۆ دەبنەوە لە چێ کۆ دەبنەوە ئەوەی نەک گەندەڵکارە خۆزگە ئەوانە گەندەڵبایە دەزانی خۆزگە گەندەڵبایە گەندەڵی ڕێبازێکی هەیە قەبارەیەکی هەیە ئەوانە ناو نیشانی ئێمە هاتووین ملەتێک سوکەین 700 ساڵە لێرە دەژین بە پێی مێژوو و لە ملەتانی تری شارستانی خۆت دەزانی کورد لە چەرمۆ دەی چەرمۆ لە چەند سەماڵ پشت و کاڵ لەوێ سەری هەڵدا کاکە لە ئەشکەوتیشانە دەرکەواتە لانکەی شارستانیەت بوو ئەوانە هاتوون دەڵێن ئەو لانکەیە لە ناو دەبین ئەو لانکێ و مێژوو کەلتور بنەمای ملت لە ناو دەبین مێژووی دوور مەڕۆ لە بۆ مێژووی زۆر دوور یعنی بە پێی ئیحسائیەک لە ساڵانی هەفتایەکان 1970 داهاتی بەروبوومی کشت و کاڵی تەواوی عێراق لە هەرێمی کوردستان بووە حدەستی هەولێر لە یعنی معقولە ئەتوو لە ساڵی هەفتایەکان جوتیاری کورد بتوانێ یعنی تەغذیەی 1970 تەواوی عێراق بکاکاکە خۆ ئەو کاتی هیچ نەبێت 10 میلیۆن دەبوو وایە بۆ ئێستا ئێمە بەو هەموو پێشکەوتن و تەکنۆلۆژیا و ئەو هەموو ئالەتە کشت و کاڵی ئێستا کە ئێمە دەبینی بازاڕەکانمان پڕێتی لە خۆراک و لە میوەهات و لە میوەجات و نازانم چی لە تەڕە و لە تەماتە و لە شتانە لە چێ لە ئێران و لە تورکیا و لە سووریا بۆ بەڕێزت قسەی بەڕێزت لەگەڵ هاوچێشەکەی بنباسی دەکەم کاگەنوەر بەڵێ دەیانەوێ بوونمان ناسنامەمان کەلتورمان شارستانێتیمان کشت و کاڵمان خەباتمان مێژوومان هەمووی بسڕنەوە ئەی قسەکەی بەڕێست و بەندا دەکەی بەندا هەر یەک شتە کاگەنوەر دەیانەوێ هیچ نێلە نیت دەیانەوێ بڵێن دوژمنان ئێمە ئامادەین هەستی دەتانەوێ بۆتان بکەین حەستی دەتانەوێت لە ناوی بن ئێمە لە ناوی دەبن هەیەتان خۆتان بەلە مەکەن پێویستمان بە سایکۆلۆژیەت نییە بە دەنجی دەرونی لەگەڵ ملت مەکەن ئێمە دەیکەین ئێمە ملت لە خاک لە نیشتیمان لە دەستەکان خۆش کاک پۆڵاجان سپاس دەکەم کاتم زۆر پێدای دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس کوردستان خان سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش کوردستان خان السلام علیکم باش علیکم السلام باشی بابا فەرموو سپاس بۆ بەڕێز فەرموو والله کاگەنوەر ئەو گلەی گازاندانەی هەموو دەکرێتن ئەو گلەی گازاندانە کە دەکرێت بەڕاستی یعنی هیچ لایەنێک نیمە بە تایبەتی بە هیچ لایەنێکی نیمە بەس يعني أوندك اللي أوندك يعني هم راضين يعني خلق أوندك اللي يجكوا راكز لا المخسر ما صار لا ينداري قري بين بلي بوت يعني بس يعني ها سنجحهم والله وبالله وتالله
همون اپوزیسیون او کردستان سیوان اپوزیسیون چه نوینی گورا چه؟ نوینی گوران کردستان سیوان وەکو چێ ینی وەکو چ بۆ نمونە موسای خزمەت گوزاری هەتا گۆڕان نەهات بەرسارەکانی پێش گۆڕانیان تەماشاکەیان لە نوێژی وختینەوە زانە موسە خووە زانە خزمەت گوزاری خووە نار وڵاتێک و هەزار سەرۆک و یعنی ئەو هەموو سەرۆک و هەموو ناکەمە هەموو لایەنی بەڵێنێک بەڕێزدا يعني صرنا زمان الأوبوزيسيون من دخلات الناس كل خاصة جدا. يعني بس نورمالي؟ لا مش نورمالي بس بالراب كان غوران نوعي وكردستان سوان بعرفك حتى أوان نبون يعني يستفيد كم قرية نبون مشي يعني متباز كذا أم بس لا إنسان يخانق الآن خدمة الزوجان كذا براسي. الراب كأوان دبوا فوق يعني دامي صلاة الجنة يعني لا كل خلق كشان سوان يعني لم يكشان سوان يعني هم كشان لو كل شيء جبرا نوعي غوران بدرجة إنسان نوعي ده هم كل شيء صرف ده خم الراب نوعي كده هيك شيء أنا بس كل شيء صلاة يعني ده أنا أدخل كل يعني ببلغوس ده خم يندي وكذا يعني أول دجيل الإنسان رانا زندار وخجيل يعني إنسان لبو كل هناخل أنا لا أنا كان بستا أنا هدف شاني نولي ما بس أخذ نفسي زور سپاس زور سپاس برس زور سپاس دستکان خوش کاک هنگاو سلاوی خوا دەبێم کاتت باش سلاوی خوای لە جەنابێت سلااو ڕێزم بۆ جەنابت و هەموو کارمەندان و بینەران سلااو بە قوربان لە ئێوەش زۆر سپاس دەستەکانتان خۆش بێ یاخوا بەڵێ کێبەت پرسە لە موسەی فەرمانبەران و هێزە سەردارەکان هەرێمی حکومەتی هەرێم ئەو دەسەڵاتی هەرێم لێ بەرپرسە باشە خەڵکی هەرێمی کوردستان بۆز ببێتە قوربانی خەڵکی سووریا وڵاتی سووریا وڵاتێکە داهاتی نەوتی زۆرە داهاتی زۆرە ئەمریکا رووسیا تورکیا ئێران وڵاتەکان تەماحیان بڕیوەتە خاچی سووریا هێزیان لەناو سووریایە بۆ تەماحی ئەو نەوتەی لەو خاکەیدا بۆ خاچی من ماڵی من ببێ دەداهاتی من بدێ خەڵکی سووریا یا خەڵکی وڵاتێکی تر داهاتی ماڵەکەی من بۆ ماڵەکەی من بێ بۆ هەرێمەکەم داهاتی ماڵی ئەوانیش بۆ ئەوان بێ بەڵام دەسەڵاتی گەندەڵ کە 980 ملیار موسەیە ئایا لە هەرێمێکی ئەوها بچووک 980 ملیار چێوە دەچی بە چێوە دابەش دەکرێت ئەو هەموو گەندەڵەی لەناودا هەیە بتۆرە خانە نشینت گەندەڵی تێدا هەیە باشە بۆ هەژارێت 200,000 خانە نشین بکرێت بۆ کەسێکی تر بە 6 ملیۆن خانە نشین بکرێت یان بە ملیۆن یان بە 4 ملیۆن یان بە ئەو شانە دەستەکان خۆش کاک هەنگاوجان زۆر سپاس لە داهاتوودا هەژاران ئەبێ غەباتی ژێرزەمینی دەست پێ بکەن لێ نەگەڕێن بە سیاسەتە درۆنیەکانی ئەم دەسەڵاتە و شەواشەکاریەکانی ئەم دەسەڵات هەڵ بخەڵێت زۆر سپاس بە قوربان و جارێکی تر نابی دەسەڵات بگرنەوەدا زۆر سپاس بە قوربان کاک ڕێبوار لە هەولێر سلاوی خوا دەبێم کاتە باش کاک ڕێبوارەگە دەنج تەلەڤیزۆنەکەت کەسکەم سپاس دەکەم باشی بە قوربان بەڵێ گیان گیان پێشمەرگەمە لە ڕەبایەکانی کۆرمۆل دەوام دەکەم پێشمەرگەی لە ڕەبایەکانی چێندەر لە کۆرمۆ لای نەوتەکە لای غازەکەی بڵێن بەڵێ کاڵێن گوایە نەفتی شتیوا و غاز شتیوا ڕاگیراوە هیچی شتیوا نییە من پێشمەرگەمە لەوێندەرە غاز بەخۆی هەر نییە جاران باشتر دەڕوا ئێمە لە ڕەبایە دەوام دەکەین هیچ یعنی ئەوەکمان نییە مەساواتمان نییە دەبی ئاوی بە پارەی خۆمان بکڕین مەسەری بە پارەی خۆمان بگرین ئەدی ئەو مەعاشە بۆ چێتەوە هاوپەیمانانیش هاوکاری پێشمەرگەش دەکەن هیچ شتیوا لە گۆڕەدانی ئەسڵ ساتی نییە ئەو قسە هاوکاریەکە دێ بەس ناگاتایەوە
هیچ ناگاتەیمە بە پێی پێویست ئەشیامان نییە پێ دەڵێم ئاوی دەکڕین کە دەستێش پێ دەشوی بەداخەوە ینی ئێوە بۆ حسابەی کە مانی چەکدارن و پاسەوانن و ئەو خاکە دەپارێزن و سەروەت و داهاتی ئەم وڵاتە دەپارێزن بەڵام خۆتان بێداهات و بێپارن هیچ شتیوانە گۆڕدانەکە ئەم کەسەکەم کرێتی دادەنیشم سێ منداڵم هەیە ئەوە شەش ڕۆژە معاشم وەرنەگرتووە هەر جاری دەچم دەبێت 110,000 تر لە بەرچی خۆمان هەر پێشمەرگەی لەوێندەرە داهاتیە کوردستانە بۆ کوێرەوە بەداخەوە ئینشاءالله قبیلە نەوت و غازانە هەمووشم دەبێت کە بۆ من نەبێت بۆ بۆوان بێت بەداخەوە دەستەکانت خۆش کاک ڕێبار زۆر سپاس زۆر سپاس کاک حەمەڕەشید سڵاوی خوات لێبێ لە ژاراوە ئەم کاتت باش کاکە عازیانوەری بەڕێز ێوارەت باش ێوارە باش گیان چاوت ماز دەکەم زێت فێن کە قسە بکە بە کەیف بخۆت زۆر بەڕێزی بەزاتی خۆ دەنگم فێن کە دەنازێمنا وەزعەت چۆنە باشی بەڕێزی ڕێزم بۆ جەناب و کەناڵە بەڕێزەکەت و ستافە بەڕێزەکە و بینەران و بیستەران زیاتی هەمووان سپاست دەکەم زۆر بەڕێزم ڕێزم بۆ هەموو لایەکی مەش ڕێزمان هەیە با حەسەن کاکەوە زۆر شتی گوت دەستخۆشی لێ دەکەم چاوی ماز دەکەم ئەمە ڕاکنەگرێکی میلین وەتەنین نیشتیمانین دەڵێ بێگومان پرسیارێکت لێ کرد بۆت هێناوە نمونەی بڕاستی لەسەر مەسەلەی دەسوور و مەسەلەی عێراق ئەم کاتی گۆڕ بە گۆڕ زمانی گۆڕ بە گۆڕی عێراق خاوەنی خۆی بوو بارە ئەوەمان لەبەرچاو بێت ئەوە گومانی تێدا نییە بەس ئێستا عێراق خاوەنی زۆرەوە بێ ساحیبیشە بێ سەحەبە و خاوەنیشی زۆرە ئەکسا زۆر سەیرە ئەرێ وەڵا بڕۆ لە بەغدا ئەوەی مەلی دەگری خاوەنیشە و بێ سەحەبیشە بەڵێ ئەوجا بەنسبەت دەسەڵاتی کوردیەوە نازانم لە جەنابەت گوێبیست بووینە ناکاتی خۆی ستالین سیاسەتێکی بەکارهێنا بە بەرچاوی قووەتەکەیەوە مریشکێکی 7,000 تووشی پێوە نەهێشت برسی کرد هیدانی نەدایە لە قەفەزیان کرد کاتێکی بەریاندا بەڕووکی قەرغارەنی دەکرد بە دەورەی مینێدا بۆی تۆزەدانێکی بۆ ڕۆکردن سیاسەتی ئەمریکا ئەمە سیستەمی سەرمایەداریەوە لێکردووی ناوی کوردی لەبیر برستەوە ناوی نیشتیمانیمان لەبیر برستەوە زۆر لەوە گەورەترەوەی قسەی لەسەر دەکەین ڕێزم بۆ ئەم خزمەی کە باسی سووریای دەکرد و باسی موچەی دەکرد و نازان زۆر لە موچەی گەورەترە ئەمە پلانە بە پلان ناحەزان سەرپەرستی و وەزعەکەیان کردووە خزمانی دەستیان لە بنی هەمبانەکەیەوە دەرچووە تازە کوردایەتیان دۆڕان بەداخەوە ئازادیان بەداخەوە جا بۆیە دەڵێم جێگەی داخە ئەم هەموو ماوێرانی بەسەر میلەتی هات بە کیمیاباران و ئیعدام و چیوچی و کاولکاری لەژێر سەتری کوردایەتیەکەس ئەوە دەرچوو لەبەر دەستماندایە وەک دەیبینین دەستەکانت خۆش کاک حەمەڕەشید خۆش بێ بەداخەوە لە دەستمان چوو لەبەر کاتی بانجی خواگادارن بێ برادرانم زۆر بەڕێزی باس و بابەتەکەمان ئەوەیە کە چێ بەرپرسە لە دواکەوتنی موچەی ئەو خەڵکە فەرمانبەران نێزامنیەکان یعنی بەڕاستی ینی چکە خەڵک ینی لەو پەڕی ئێستا وەزعی خراپیدایە کاک دانا لە عاربەت سڵاوی خوات لێ دارا کاک دارا دارای کۆن کۆرەمام دارای بەڕێز چاو مازەکەم فڵاو ڕێزمێ بۆ سڵاو بە قوربان تۆ چۆنی ئەحواڵت چۆنە ساڵ سەلامەتی بۆ هەموو کۆی جەمعی بەشەریەت بە چاک و خراپیەوە چونکە هەمومان دوازار ئینسانی ئەوەی باشە ئینشاڵڵا باشتر بی ئەوەی خراپە باش بی هەر ئەوەیە گەورەترین دوژمنی ئێمە شەیتانە بێ بخێنە سەر ڕێ ڕاست ئینشاڵڵا باش دەبی کاکە گیانتەوەرەکە چێ بەرپرسە ئەوە وازانیمان چێە چی لێەکەی زۆر پرسیارێکی جوانە گلەی لێ دەکەین بەبیری دێنینەوە دوعای بۆ دەکەین چی بکەین خۆ قابلە بەڵێ وەنیە کاگەنوەر بەڵێ من بە زۆری بۆ تەوەرەکە نەمکرد بۆ بابەتێک کردم دووسێ مانگە لە دڵمان ئەمێ بێڵێم باش گوێم لێ بگرام ئەخر چییە؟ ئەخر دەتوە ئاخری تێ مەکەوەی من گرنگە تەی بابزانم خالق گەورەیە مەخلوق تەوان خالق ئەڵڵایە ئەو ئێمەی خەڵق کردو ئەی چۆن ئەوەکەی ئەمە مەلاکان بەرپرسەکان مامۆستای زانکۆتە لەبێ کولێ شەریعەت جەناب هەست کەسێک هێدە سەر تەلەڤیزیۆن کە ئەڵێ خوا با بڵێ خوای گەورە یا بڵێ خوای تەبارەک وەتەعالا
يا بلا سبحانه يا بلا عز وجل أمانة نافناوي خواجانا شو كإما كاتك عليهم بيغمبر يكسر خلق كراهات وعلى صلى الله عليه وسلم أما غلط عبي بلي جل جلاله خواي قورا لبيشا أنت كم مرة يوم لي بقرا خواي تبارك وتعالى أفرمي إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما أما بيزوتنا قبل صلى الله عليه وسلم أي مخصيشيها مخصي بقرآن كبقى وبيا أخوينا معه بأخلاقي بقى كرنا يا توا بلام هي مسؤولة مالية سلام على الإبراهيم سلام على الياسين سلام يا أرواح سلام لسر يا خبركانا أم صلى الله عليه وسلم تيجي ناقة خالدي بس بلا سلامي إخوائي قورا لسر يا قمر بيه حضرة إبراهيم بيه آدم بيه محمد بيه حسكسي بيه صلاة يعني كيانتن ما مدارة بس هيك دقيقة با مشتێکت پێ بڵێم بەڵێ پێدوانی ئێمە وەکو مسلمان لەسەر ڕێگا ڕاستە حەقیقیەکە بەردەوام نین و کەم تەرخەمیمان هەیە و کەم و کوڕیمان هەیە بۆیش ئێستا ژیانمان وا ناخۆش بووە بۆ ڕاستەمەوە بەجاربەی خواي قوري أفرمي فإن رحمتي وسعت كل شيء صلى الله عليه وسلم ئەگەر ئێمە خۆمان ڕەحم بە یەکتر نەکەین إذا تودع فورم حفلة وفرتياراني أسمنور ذكارك في يلا مقر مزادي خالقك أفرمي لا تشركوا بعبادتي أحدا كذ ما كان بشريك لعبادتك صلاة حي على صلاة حي على فلاح باغ وربوك يا عندن إن الله وملائكته يصلون على النبي أفرمي بيبقن بقرآن كبقن أنت قصص قد بطالكم قصد روسك يبدا في غمر ولا حديثي فاكسو هي حنبلية وهي شافعة خواي قورا أفرمي من طاع الرسول طاع الله يعني قرآن كاغن وصيري قرآن كقصد يا غمري تانية وقوة قصي حضرة إبراهيم تيا حضرة آدم تيا حضرة خاين تيا بس أمتون كان يراو بالضبط كوتايا سكاني خواي قوري همي عليه دوا دستكان خوش مام دارا جان دستكان خوش قيامكت جيش قصي آخر أو خلق بولي وضعي شاك بأخلاقي برز لدمي لا مشتكي الكاغن وار بله يقدر قمتال بقصيتي الشيء خلقنا إذاني ملاكانيش تقواش يعني الروشانية معاملة الروشانية بس هو بها مشتكابيته وتقوايا باش خراب بابا دستكان خوش دستكان زور سپاس مامە دارە جان زۆر سپاس بە قوربان دەستەکان خۆش بێ ئێمە هەمومان گلەی ئەوە دەکەین دەڵێن بۆ ئەو بارودۆخەوایە بەڕاستی هەنگاوی داهاتوو بۆ ئەوەی کە گلەیەکان بکرێ بە کردار پێویستە بەڕاستی خەڵک مووقفی هەبێ ئەنی هەڵبژاردن لە پێشە و ئەلێرە حکومەتی هەرێمی کوردستان ئێستا هەموو شتێک لە بەغداوە بەڕاستی بۆی دێ بۆ نمونە هێشتا ڕێک نەکەوتون کەی ڕێک دەکەون چۆن ڕێک دەکەون چێکەم تەرخەمە چۆنە ئەوە بابەتێکە و قسەی زۆر لەسەر دەکرێت بەڵام بەڕێکەوتن تەنها وا نابێ ئەوەندە موچێ بێ و یان ئەوەندە شتە لە بەغداوە بێ ناکرێ خاننیشتێکی هەرێمی کوردستان موچەکەی 250 یان 300,000 یان 400,000 بێ بۆ وەکو بەغدای لێنێ ئەو موچەیە بۆ نمونە ئێستا لە بەغدا کەمترین موچەی خانەنشین تەقاعودی لە 500,000 کەمتر نییە دەبێ هەرێمی کوردستانی جوای لێبێ ئەو ئیمتیازاتانەی کە لە بەغدا هەیە بۆ فەرمانبەران و بۆ موچەخۆران دەبێت لێرەش هەبێ ئەو ینی چۆن دەڵێ سولفەی عقار و زەواج و ئەو بابەتانەی کە هەیە لەوێ دەبێت لێرەش بۆ ئەو خەڵکە هەبێ چکە ئێمە مادام ئێمە گەڕاینەوە بۆ بەغدا ئێمە لە بەغدا پارەمان بۆ دێ ئێمە داهاتی ناوخۆ ڕادستی بەغدا دەکەین داهاتی نەوتی و نانەوتی ڕادستی بەغدا دەکەین لەوێت لە بەغدا پارە دێ دەبێت حاڵی فەرمانبەرێکی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هیچ جیاوازی نەبێ بۆ دەبێت لەوێ فەرمانبەرێک کە تەقاعود دەبێ کە خاننشین دەبێ کەمترین موچەی 500,000 بێ بەڵام لێرە کەمترین موچە 250,000 یا 200,000 بەڕاستی ینی خەڵک لەم ناعەدالەتیە ئێمە ناعەدالەتی لە ناوە خۆمان هەبێ و قبولی ناعەدالەتیش بکەین کە لە عێراقیشەوە لەگەڵمان بکرێت ئەمە بەڕاستی جێگای نیگەرانیە بۆیە هیوادارین کە ئەم بارودۆخەی ئێستا کە هەیە چاک بکرێتەوە و هەروەها عەدالەت بەرپا بکرێت و ڕاستگۆیانە دەسەڵات بگرنە دەست و ڕاستگۆیانە مامەڵە لەگەڵ خەڵکە بکەن و ئەو کێشە و گرفتانەی کە هەشە با بەڕوون و ئاشکرایی بێن ئیعلانیکەن یعنی تا ئێستا لای خەڵک ڕوون نییە بە تەواوی بەغدا دەڵێ کاکە ئەو بابەتەی مەسەلەی موچە
زۆرێک خەڵک لە ناو ڕێزی هێزە ئەمنیەکاندایە کە هەر کوردیش نین یاخود با بڵێن خەڵکی هەرێمی کوردستانیش نین ئەگەر وایە ئێکاکە لایەن بن ئەگەر وانە فەرم بە بەڵگە بیسەلمێن کەوانە بۆیە بەڕاستی خەڵک ینی بێزار بوو لە بێ ئاوی لە بێکارەبایی لە بێ موچەیی ینی بەڕاستی و خەڵکە مستحقی ئەو حاڵی نێکاوها بۆ نەوەی تەعامل لەگەڵ بکرێت. سپاس بۆ بەشداریتان سپاس بۆ پەیوەندیەکانتان تا ئەڵقەیەشتر تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.